هەموو ساڵێ لە مانگی محەڕەم پەیڕەوانی شیعە مەزهەب مەراسیمی شینی ئیمام حوسێن سڵاوی خوای لەسەر بێت ئەنجامەدەن. فرۆشیارێکی پێداویستی دەستەی شینیش دەڵێ ئەگەرچی پەتای کۆرۆنا ئەمساڵ بڵاوە لە ساڵی ڕابردوو زیاتر کڕیار ڕووی تێکردوون. سەرڕای ئەو دۆخە تەندروستی کە هەیە داخوازی لەسەر کڕینی ئاڵە و کەلوپەلەکانی تری تایبەت بە ئەنجامدانی شینی ئیمام حوسێن لە ساڵانی ڕابردوو زۆر زیاتر بوو. هەر لە یەکەم و دووەم ڕۆژی محەڕەمەوە کەلوپەلەکان لە بازاڕەکاندا نەماون و هەمویان فرۆشران. ئێستا هیچ کەلوپەلێک لە دوکانەکاندا نەماوە. ئێستا هاوڵاتیان دێن و داوای ئاڵا و کەلوپەلەکانی تری دەکەن، بەڵام هیچ نەماوە و هەمووی فرۆشراون. ئەمەش بەهۆی ئەوەی کە سووربوونی عێراقیەکان لەسەر بڵاوکردنەوەی دەعوەی حسێنی لە هەموو شوێنێک زیادی کردووە. بەشداربووانی ئەم مەراسیمەش دەڵێن بە پێی ڕێنمایە تەندروستیەکان و جێبەجێکردنی خۆپارێزی باشدار دەبن. هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو بەشدارن لە یادکردنەوەی ڕۆژی دەی محەڕەم و ڕۆژی حەوتی محەڕەم یادی ئیمام عەباس و ئیمام قاسم خوددا لەیان ڕازی بێت. لەگەڵ هەموو ئەم بەشداریانەشدا هاوڵاتیان پابەند دەبن بە گرتنە ڕێوشوێنی خۆپارێزیەکان و ڕێنمایەکانی مەرجەعیەت و وەزارەتی تەندروستی بە دوورکەوتنەوە لە یەکتر و بەکارهێنانی ماسک و دەستکێش ئەو یادە دەکەنەوە. تباعد حسب توصيات المرجعية وحسب توصيات وزارة الصحة. پەیڕەوانی شیعە مەزهەب دێنە ئەم بازاڕە و بەم شێوەیە خۆیان دەگۆڕن و بەشداری مەراسیمەکانی شینی ئیمام حوسێن دەکەن. سڵاوی خوای لەسەر بێت. بە مۆشەخانی گەلی کوردستان، باغداد.